گوندی ڕێژاوە لە سنووری پارێزگای کرماشانی خۆرهەڵاتی کوردستان. گوندەکە دەکەوێتە باکووری شارۆچکەی سەرپێڵی زەهاو لە بناری چیای داڵاهۆ. ڕێژاو گوندێکی گەشتیاریە و لە هەمان کاتیش بەناوبانگە لە بەخێوکردن و بەرەمهێنانی ماسی سەلەمون. ئامەدی کەریمی 20 ساڵە لە ڕێژاو لەگەڵ باوکی ماسی سەلەمون بەخێو دەکەن و بە برژاوی بۆ گەشتیارانی ئامادە دەکەن و لەگەڵ ئەوەشدا بەرهەمیان هەناردەی ناوخۆی ئێران و چەند وڵاتێکی دراوسێ دەکەن. مەشغوڵ مای کەواوین ئەمە 20 ساڵە هاین ئێرە لە ئێرانەوە مشتریمان هەست لە عێراقەوە کەلارەوە سڵێمانیەوە ماهی سەلەمونمان هەست ماهی سادەمانیش هەست. هەرکە سەلەمونی گەرەک بێن پێ هەرکەی سادەی گەرەک بێدێن پێ. لە ساڵێکدا 6 ملیار پەنجە ماسی سەلەمۆن لێرە بەخێو دەکرێت. بەشێک لە خاوەن حەوزەکانیش هەفتانە بڕی 1 تەن ماسی دەفرۆشن. ئێرە گوندی ڕێژاوە نیشتیمانی بەخێوکردنی ماسی سەلەمون لە خۆرهەڵاتی کوردستان. ئەم ناوچەیە زیاتر لە 240 حەوزی بەخێوکردنی ماسی سەلەمونی تێدایە. گەورەترین حەوزیان 200,000 ماسی تێدایە و بچووکترینیشیان 15 تا 20,000 ماسی تێدایە و 240 خێزان سەرقاڵی بەخێوکردنی ئەو ماسیانن. ناوچەکە تا بڵێ دڵڕفێنە و ئاوێکی سارد و سازگاری هەیە و گەشتیارێکی زۆریش ڕووی لێ دەکەن بە تایبەت لە وەرزی بەهار و هاویندا. ئەمە لە کەلار و هاتینە بەڕاستی سەرانگایەکی خۆشەمێ شوێنێکی گەشتیاری خۆشە هەموو کەسێکی لێیە شوێنێکی زۆر خۆش و تایبەتە جەوەگەی جەوێ خۆشە خزمەتگوزاری خۆشە خەڵکەکەی باشن وڵاتی جەوێکی زۆر تایبەت و خۆشە ئێمە ژاتنێ بۆ سەیرانکردن بۆمێنە لە تەمام نقاط جیهان و تێم بۆرە بوو تەفری بەد ماسوولات عێراجە هەنجیری هاتیە گوێزی هاتیە گمی وگاتێ ماهی هاتیە مای کەواوەکان جوجە کەواوەکان سەیرانگایگە بوو هەموو لایەک لە هەموو لایەک تێم بۆرە تەفریەکەن. ڕێژاو جگە لەوەی شوێنی بەخێوکردن و بەرەمهێنانی ماسیە و پێگەیەکی گەشتیاری هەیە لە ڕووی بەرهەمی هەنجیر و گوێزیشەوە بەناوبانگە و خاوەن سەدانداری ئەو دوو بەرهەمەیە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گوندی ڕێژاو.